بەناوی خوای گەورەی میهرەبان سڵاو لە ئێوە بینەرانی خۆشەویست لە هەر شوێنێک ئێستا ئەم پرۆگرامە بین. خۆشحاڵم کە لە پرۆگرامێکی تایبەتی ڕوانگەی ئەمجارش بە خزمەت ئێوەی خۆشەویست گەشتمەوە. خۆشەویستان ئەمجارە قسەکردنمان بریتە بێت لە قسەکردن لەسەر سیاست پەیوەست بە دەسەڵات، سیاست پەیوەست بە کۆمەلگا، سیاست پەیوەست بە خۆی جارێکیکە، سیاست پەیوەست بە ئایدۆلۆژیا، سیاست پەیوەست بە بابەتی جەماوەری. بە میوانداری زۆر بەڕێز مامۆستا ئارام قادر، ئەندامی پەرلەمانی خولی ڕابردوو. بەخێر مامۆستا. مامۆستا نووسەرێک زۆر ڕەشبینانە نووسێ، ئەو نووسەرەی کە لە بواری سیاسی خود با بڵێن لە بۆعدی سیاسیان نووسێ ببورن هەمووتان بەیەکەوە شکستان خوارد. ینی ئەمە ڕۆکاتە سیاسیەکان ئەڵێ لانی کەم لە ناوخۆیان نەتانتوانی لانی کەمی سیاست بەمانە جوانەکەی، لانی کەمی خۆشگوزارانی، لانی کەمی متمانە بە یەکتر بوون دروستکەن. لە بەغاش بینیمان هەمووتان لەسەر مێز تەسلیم بە برادەرە عەرەبەکانتان کرد و بە کورت و مختصەرێکە بە شکست خواردی گەڕانەوە. نازانم بە ئەم پرسیارە ئاوا بکەم، ئایا ئەمە مبالغەیە، ینی مبالغەیەکی نووسینە، سوریالەتی نووسینە، یاخود بڵێن حەقیقەتی تایە؟ بەنای خۆی بەخشندە و میهرەبان. ینی زۆر جار کە باز لە حەقیقەت دەکرێ ناو دەبرێ بەبێ ئومێدیا بە ڕژبینی، بەس بەڕاستی ئەوە وان نییە. ئەوەی کە ئەو نووسەرە نووسێتی حەقیقەتە، ینی ئەو واقعەیە کە ئێستا هەموو هاوڵاتێکی کوردستان بە بەرجەستەیی خۆی دەیبینێت. بۆچی؟ چونکە سیاستکردن بریتیە لە بەڕێوەبردنێکی تەندروست بۆ کاروبارەکان بە شێوەیە کە بگەڕێتەوە بە قازانج و بەرژەوەندی تاک کۆمەلگا نیشتیمان. بەڵام بەداخەوە سیاستکردن لە هەرێمی کوردستاندا گەڕاوەتەوە بە قازانج، بەڵام بۆ چەند تاکێک، بۆ چەند گروپێک، بۆ چەند حیزبێک. بەڵام ئەوەی کە هاوڵاتیانی کوردستانی لێ بێبەش بوون سادەترین خزمەتگوزاریە، خزمەتگوزاری ئاو کارەبایە، خزمەتگوزاری موچەیە، خزمەتگوزاری ژیانە، ژینگەیە، هەموو ئەو بابەتانی کە هەموو هاوڵاتیەک لەم دنیاەدا ئاواتەخوازە پێی بەداخەوە هاوڵاتی کوردستان لێ بێبەش بوو. لەبەر ئەو بەڕێزە منەڵێم ئەوە خوێندنەوەیکی واقعیە. چونکە کاتێک کە تۆ ینی پێی دەوترێ بێ ئومێدی یاخود پێی دەوترێ ڕەشبیری، هێشتا گوزەرت نەکردووە لەسەر ڕەوتێک یاسەر لەسەر ڕوانگەیەک. بەڵام ئەو نووسەرە باسی لە واقعی هەرێمی کوردستان کردووە. لە کاتێکدا هەرێمی کوردستان بۆ نمونە دەڕوا لە بەغا باسی یەخستنی ماڵی کوردەکە، بەڵام ماڵی کورد لە ناو کوردستانە هەڵوەشاوەتەوە. لە کاتێکدا باز لەوە دەکات کە ئێمە ئەبێ هەوڵ بین کە دەوڵەتی کوردی ڕاگەێنین و هەوڵ بین دەوڵەتی کوردی دروستکەین، لە کاتێکا کە هەموو حیزبەکان نەیانتوانیوە هاوپەیمانەتێکی سیاسی لە نێوان خۆیاندا دروست بکەن، لە کاتێکدا کە حیزبە سیاسیەکان نەیانتوانیوە بە ڕاستگۆیانە لەگەڵ کۆمەلگاکەی خۆیانە لەگەڵ ئەندامانی خۆیانە گفتوگۆ بکەن، کە ئەمە وای کردووە ئەو نووسەرە من دەڵێم ینی خوێندنەوەیکی واقعی دروستی بۆ کۆمەلگای کوردی و بۆ ئاراستی سیاسی هەرێمی کوردستان کردووە. زۆر باشە. ئەگەر لێرەوە ئەم چۆنە لە وەڵامەی تۆ پەیوەستکەمەوە بە قسێکی ماکس ڤێبەر کە فەیلسوفێکی سیاسیە، ئەو باس لەوە کاڵێ سیاست بە سەرەکرێت نەک بە ئەندامەکانی تری جەستە، بۆ مانای سیاست هەتا تەنانەت بە دڵش ناکرێت، بۆ مانای کە تێکەڵیکەیتەوە بە عاتیفە و تێکەڵیکەیتەوە بە کۆمەڵێک لەو پێدراوانەی کە هەیە. بەڵام ئەگەر پرسیارەکانی کاڵێ بە سەرەکرێ واتە بە عەقڵەکرێت. بەڵام ئەگەر مامۆستا ئەگەر ئەمە بەپارە واقعەکە لە لای خۆمان بەرجەستەیکەین بەڕاست سیاسەتی کوردی بە عەقڵانی کراوە، يعني تا ئەم لەحزەیە ئێمە سیاسەتێکمان هەیە ناوی سیاسەتی عەقڵانی بێت. بەڵێ طبعا منەڵێم بەسەر کراوە، بەڵام ئەو سەرە ینی تعریفێکی کێ هەیە کە ئەویژەوەیە عەقڵەکە بچوو بووەتەوە لە تاکێکە یا لە گروپێکە یا لە حیزبێکە. بەو معنایی کە ئێستا ئێمە ئەگەر بێت و سەیری واقعی ئەمڕۆی هەرێمی کوردستان بکەین، بەرهەمی ئەو عەقڵەیە کە ئیداری کوردستان ئابڕێوە، بەرهەمی ئەو عەقڵەیە کە سیاستی پێکردووە، کەواتە ئەو عەقڵە عەقڵێکی بچووک توانیوێتی ئەم بەرهەم بەدەست بێنێت. بەو معنایە ینی ئەگەر بێت و ئێمە سیرکەین ئێستا قەیرانی سیاسی
لە هەرێمی کوردستاندا ئەتوانی بڵین دام و دەستگا فەرمیەکان دامەزراوە ڕئیسیەکان هەڵوەشاوەتەوە بە شێوەیەکی ڕاستەوخۆ ناڕاستەوخۆ دەبینین قەیرانی ئابووری گەشتووەتە ینی ئەو پەڕی شکست خواردووی لە هەرێمی کوردستاندا و هەروە قەیرانی پەیوەندی سیاسیەکان لە نێوانی هەرێمی کوردستان و دەوڵەتانی دەوروبەر و لە نێوان دەوڵەتانی تری دنیا لە نێوان هەرێمی کوردستان و ڕێکخراوە نێو دەوڵەتەکانە تەنانەت پەیوەندی نێوان حکومەت و هاوڵاتی هەرێمی کوردستان کە گەشتوتە ئەو پڕی بێمەتمانەی ئەم بەرهەمە چییە؟ بەرهەمی ئەو عەقڵەتەیە ئەو عەقڵێتەش بەڵێ طبعاً بەعەقڵ کراوە بەڵام بۆ چییە؟ بەعەقڵ بۆ مەسەن بۆ نمونە بۆ تاکێک بۆ ئەوەی بتوانێت بەرژەوەندیەکانی خۆی بەدەست بێنێ یاخود بۆ حیزبێ بۆی بتوانێت بەرژەوەندیەکانی ئەو حیزبە بەدەست بێنێ بەعەقڵ کردوێتی بەڕاستی ینی عەقڵێکی زیرەکە بۆ خۆی بۆچی بۆی بتوانێت زیاترین ماوە لە ناو دەسەڵاتە بمێنێتەوە واتە ئەحتیاجی بۆ قۆڕەقکاریە دەسەڵات لەبەرەوە ئەگەر بێت و ئێمە سەیرێکی ینی ئەو سیاستە بکەین چ لە خودی ناو حیزبە سیاسیەکانە چ لە خودی دەسەڵاتیشە ئەوە دەبینین بە عەقڵ کراوە بەڵام عەقڵێک زۆر بچوو کراوە لە سنوورێکی زۆر تەسکا بۆ چونکە لە کاتێکدا کە تۆ باز لە سیاست دەکەی طبعاً سیاست بۆ ئاوەدانیە بۆ بەدیهێنانی بەرژەوەندیەکانی تاو کۆمەلگایە بەڵام لێرەدا سیاست لە هەرێمی کوردستانە بەڕاستی بۆ وێرانکردنی کۆمەلگا و بۆ وێرانکردنی نیشتیمان و بۆ وێرانکردنی خێزانە بەڵام بۆ بەڕاستی بەدەستهێنانی بەرژەوەندی تاک و گروپ و حیزبێکە زۆر باش مامۆستا من ڕێگە دەدەم زیاتر لەسەرمە قسە بکەین و تۆش زیاتر قسە بکەیت ئەویش ئەوەیە مامۆستا ئەگەر ینی ئەوانەی کە لە بۆعدی سیاسی و لێکدانەوەیان هەیە و بە دوواداچوونی زۆرەکەن و بیرمەندەکان کە زۆر قسە لەسەر مەسایلی عەقڵانێتی سیاسیەکان باس لەوەکان ئەڵەن سیاسە دەبێت دوو جۆر بەهای گەورەی هەبێ ئەویش یەکێکیان بریتە لە ئیتیکیی وجدانی ئەوە تریش بریتە لە عەقڵانیەت چونکە ئەڵێ گەر ئەم دوانە ینی هەم وجدان هەم عەقڵ لە پرۆسەکە یەک نەگرێتەوە دوای تۆ بەرەنجام بە کۆمەڵێک یاسا یاخود بە کۆمەڵێک بڕیاری سیاسی ئەگەی کە کارەسات دروستەکە ئەوەی کە جەنابتە ئێڵێ ئێستا جۆرێک لە بربەریەتی سیاسی هەیە ئەو بربەریەتی کە مەسەلەن یعنی ئەوەنە پراگماتە هەموو شتێکی بۆ خۆی ئەوێ بەڵام لەسەر چی لەسەر ئەو واقعی کە مەسەلەن بۆن منە بەجێ هەڵەوەکو خراپات من نازانم ینی تۆ تەوێت زیاتر لەسەرمە بەڵێ بەدڵنیایەوە تەوانەوە قسەیەکی زۆر جوانە چونکە ینی زۆرجار ئێستا ینی تەنانەت سنتەر ڕێکخراو کۆمەڵێک لێکۆڵینەوەی زۆر لەسەر ئەخلاقیاتی سیاسی ئەدوێت ئێستا مەسەن لێکۆڵینەوە ئەکات بەڕاستی ئەوەی کە لە هەرێمی کوردستانە پیادە ئەکرێت طبعاً اعتیادی ئەو بەرهەمەی کە ئێستا دەیبین طبعاً بەرهەمی عەقڵی حیزبیە چونکە ئەو عەقڵە حیزبیە ئێستا عەقڵی ئیدارەی هەرێمی کوردستان ئابڕێوە خۆی کێشەکەمان لێرەوە سەرچاوە ئەگرێ ئەو عەقڵە سیاسیی کە حیزب ئەبا بەڕێوە ئەو عەقڵە سیاسیی کە ئاراستەی کە حیزب ئەکا بە هەمان شێوە ئەو عەقڵە ئێستا هاتوۆتە سەر دەسەڵات و دەسەڵات ئەبا بەڕێوە و ئاراستەی دەسەڵات ئەبا بەڕێوە لەبەرەوە ینی زۆر بەداخەوە دەبینین لە کاتێکا کە ئەگەر بێت و ئێمە لێکۆڵینەوەیەک لە هەموو حیزبە سیاسیەکان طبعاً بە ئیسلامی و بە عەلمانی و بە نەتەوەی و بە چەپ و بەڕاستەوە ئەگەر بێت و ئێمە لێکۆڵینەوەیەکی ورد بە شێوەیەکی زانستی بە دوور لە دەمارگیری دوور لە ڕکەبەرایەتی و وەڕق لێبوون بەڵکو بە شێوەیەکی واقعیانە خوێندنەوەیکی واقعی بۆ بکەی دەبینین عەقڵەکە بردوێتی بەڕێوە ڕاستە بەڵام عەقڵێک بۆ قۆڕەقکاری عەقڵێک تەنها ئەو کەسە خۆی ئەبینێتەوە نەک بەرژەوەندی حیزبەکە و هەروەها ئەو ئەخلاقە سیاسیە بەڕاستی ئەخلاقە سیاسیەکان بە شێوازێک لە شێوازەکان ئەوەی کە جەنابەت تەوان باسز کرد ینی دوورخراوەتەوە عەقڵە سیاسیەکە دوورخراوەتەوە لە ئەخلاقی سیاسی بۆ نمونە من ئەڵێم لە ئەحزابە ئیسلامیەکانە ئەگەر بێت و ئێمە مەسەلەن کۆمەڵی ئەخلاقیاتی ئیسلامی هەیە کە بریتە لە ئەخلاقیاتی سیاسی لە کاتی بەڕێوەبردنی مەسەلەن حزب لە کاتی بەڕێوەبردنی ڕێکخراوەکە پێویستە تۆ پیادەی بکەیت یەکێک لە سەرەکیترین ئەو ئەخلاقیات سیاسی بریتە لە ئازادی ڕێگەدان بە ئازادی تاک و هەروەها نەک ئازادیەکەی پێبەخشی وەکو منەتێک بەڵکو خۆی لە بنەڕەتە ئەبێ ئەو ئازادیە تۆ بەرگری لێ بکەیت تۆ پاسەوانی بی ئەو قیادەی ئەو حیزبێ ئەوێ پاسەوانی ئەو ئازادی بێ نەک بێت وەکو منەتێک بی بەخشێ بڵێ کاکەوە من بوارم ماوی تۆ ڕەخنە بگری ئەوە خۆی بۆ خۆی ینی کێشەکە ئەلێرایە لە کاتێکدا کە بۆ نمونە ئێمە مەسەن باز لە شەفافیەتەکەین
طبعا یەکێک لە بنەماکانی ئەخلاقیاتی ئیسلامی بریتە لە شەفافبوون لە هەموو بوارەکان، لە بواری داراییە، لە بواری سیاسیە، یعنی لە بواری ئیداریە. تەنانەت ئەگەر بێت و ئێمە سەیری مێژووی ئیسلام کەین، موچەی ئەبوبەکر ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ لەناو مزگەوتە دیاری کراوە و هەروەها تەنانەت ینی زۆرێک لە پرس و ڕاکان لە ڕاوێژەکان لەناو مزگەوتە لە نێوان کۆمەڵێ خەڵکە ئەنجام دراوە. ئەمە ینی ئەوە ئەسەلمێنێ کە پێویستە شەفافیت لە ناو کاری سیاسی هەبێ. بەڵام لێرەدا بە ناوی بەرژەوەندی حزب و بە ناوی بەرژەوەندی بانگەواز و بە ناوی کۆمەڵێک بەرژەوەندی ترەوە یەت کۆمەڵێ زانیاری، کۆمەڵێ بابەت لە ئەندامان لە حزبەکە تەنانەت ئەشارێتەوە. مامۆستا بمبورە تۆ پۆلێنێکت کرد، پۆلەن چی ئەگەر چی تۆزە خێراش بوو بۆ مانای نمونەی هێزە ئیسلامیەکانە تێنایەوە، بەڵام بۆ ئەمە نەڵێن نەریتێکی حیزبیە، ینی بۆ ناڵێن ئەمە بە شێوەیەکی کولی لە ئێستاە بۆ بە ڕێڕەوێکی حیزبی، ینی هەموو حیزبێک ئاوا مامەڵاکە، ینی با بڵێن ئەمە نەریتەکە چۆن ینی بۆ هێزەکان هەموو وەکو یەکە، ینی چۆن بۆ هێزێکی ئەلمانی یا با بڵێن چەپ یا مەسەلەن بۆ من بۆ هێزێکی نەتەوەی ڕاستە، ئەمە دەخشێ بۆ هێزە ئیسلامیەکەش ڕاست بێ، مادام هەمومان کاری سیاسیەکەین، هەمومان بە جۆرێک لە عقڵێتی سیاسیەوەی کە جەنابەت ڕخنە لێکرد ینی دەکرێت ئەمە فۆرمە لێ بێت بۆ تەواوی هێزە سیاسیەکان. بەتاکید من لە پێش و ئاماژەم کردوتم هەموو حیزبەکانە و ئەمەش وای کردووە بۆ نمونە هێزە سیاسەکان کەوتن تەناقۆزەوە لەگەڵ خودی فکری ئیسلامیە، کاتێک کە ممارەسەی سیاسەتەکەن، کاتێک کە ممارەسەی مەسەن کاری سیاسەکەن و هەروەها ئەوانەی کە ئیدعای دیموکراسیشەکەن بە هەمان شێوە. ئێستا ئەگەر بێت و سەیری حیزب ئەلمانیەکان لە هەرێمی کوردستان بکەین، مەسەلەن بۆچی ئەم وەزعە دروست بووە؟ بۆ چونکە عقڵەتێکی قۆرەخکاری لەناو خودی حیزبەکانە هەیە. تەنانەت بۆ نمونە سەر ڕێکخراوە پیشەیەکان، ینی ینی ئەگەر بێت و بیتە سەر واقعێک ئەو ڕێکخراوە پیشەیانە بەڕاستی ناوێت بە هیچ شێوەیەک قۆڕخکاری حیزبی بەسەرەوە بێ، چونکە ئەو ڕێکخراوە پیشەیانە ئەبێ بەرگری لەو تاکانە بکە کە هەمان پیشیان هەیە و لە چوارچێوە ئەو پیشێدان، بۆ نمونە ڕێکخراوی مامۆستان، بۆ نمونە ڕێکخراوی زانانی ئیسلامی، بۆ نمونە ڕێکخراوی ئافرەتان، بۆ نمونە کرێکاران. بەڵام بەداخەوە تەنانەت لە هەرێمی کوردستانیشە یعنی کەم ئەندامانیش ڕێکخراوەکان دابەش کراوە ئەوە پارتیە، ئەوە یەکێتیە، ئەوە ئیسلامیە، ئەوە چەپە، ئەوە ڕاستە، کە ئەمە وای کردووە ئەم عقڵەتی کە جەنابەت تەبەنەتەنی باست کرد، یعنی ئەمە وای کردووە کە یعنی ئەو عقڵەتە ڕنگ باتۆ لە دەسەڵاتە. تەنانەت ئێستا ئەوەتە زۆر کەس باز لە دوو ئیدارەیەکە، هیچ پێویست ناکە ئێمە بڵێن باشە بۆچی ینی باز لە دوو ئیدارەیەکرێت، بۆ چونکە یعنی ئەو سیاسەتەی کە لەناو خودی حزبێکە ممارەسە ئەکرێت بە هەمان شێوە لەناو دەوڵەتیشە ئێستا ئەبینین عینە شت ممارەسە ئەکرێت و پیادە ئەکرێت. لەبەرەوە ئەگەر بێت بە هەمان شێوە حزبە ئیسلامیەکانیش کەوتونتە ئەو تەناقضەوە لەگەڵ ئەفکاری ئیسلامیە لە کاتێکا کە مەسەلەن ئێمە باز لەوە ئەکەین لەناو فکری ئیسلامیە ڕەخنەگرتن و ئازادی ڕادەربڕین ڕەهایە و بە شێوەیەک ئەبێ مەسەن هەموو تاکیەک ئەو ئەرکەی پێ بدرێ. بۆ لە ئەبوبەکر ڕەزا و ڕەحمەتی خوای لێوێ کاتێک ئەو بە خەلیفە یعنی یەکێک لە بنەما گەورەکانی حکمی ئیسلامی داڕشت، ئەویش نەک ئەوەی کە بڵێ ئەی خەڵکینە ئێوە مافی ئازادیتان هەیە، بەڵکو نەخێر کردی بە ئەرکێک کە ئەویش ئەوەیە دەسەڵات لە ئیسلامە بەرپرسیارەتێکی هاوبەشە لە بینی دەسەڵات و لە بینی هاوڵاتیانە. لەبەرەوە بە ڕاشکاوەنە ڕایگەیان ئەگەر لە هەر کاتێکە هەڵەیەک کەم و کورتیەک نوقسانیەک شتێکتان بینی بەرامبەر من ئەبێ ڕاستی کەنەوە. ئەلێرا بەرپرسیارەتی خستە سەر هاوڵاتیان لە کاتێکدا دەسەڵات گەندەڵ بوو، لە کاتێکدا دەسەڵات بەرەو ئاراستەیەکی خراپ ڕۆشت، ئەوە هاوڵاتیانش بەرپرسیارن، بۆچی قسەیان نەکردووە؟ بۆ هەڵناسێت بە ڕاستکردنەوەی، بۆ هەڵناسێت بە ڕەخنەگرتن. لەبەرەوە ئەمە یەکێکە لە بنەما گەورەکان نەک یعنی ئێستا بۆ نمونە ینی حزبە سیاسەکان زۆر جار ئەڵێ کاکە مافی ئازادی دەبەخشین، خۆی ئەوە بۆ خۆی ئاراستەیەکی هەڵەیە، چونکە ئەبێ حزبە سیاسەکان پاسەوانی ئەو ئازادیە بکە، پاسەوان بێ، نێڵێ ئەو ئازادیە زەوت بکرێ، نێڵێ تەنانەت حتا ینی ئەگەر بێت و ئەندامەکەش خۆی ممارەسەی ئازادی نەکە، ئەبێ ئەو قیادەیە تەشجیعی بکە بۆی ممارەسەی ئازادی بکە. بۆچی؟ چونکە لە کاتێکدا کە ئەو ئەندامە هاندرا بۆ ئەوەی کە قسە بکە کە ڕەخنە بگرێ بە دڵنیایی ئەو وەختە بەرپرسیارەتی دابەش ئەوێ بەسەر قیادەش و بەسەر ئەندامانیشە. ئەم عقلیەتە بەداخەوە لە حیزب ئەلمانیەکانە نییە، بە هەمان شێوە لە ئیسلامیەکانە بە هەمان شێوە ئەوەی کە ئێستا لە دەسەڵاتی هەرێمی کوردستانە دەیبینیت هەر ئەو عقلێتەیە. بەس مامۆستا ببوورە ئێمە کە قسە لەسەر سیاسەتەکەین هەموو جارێک ینی ڕویامان یاخود ئەڵێن تێڕوانیمە ئاراستا بێ بۆ کیانە سیاسەکان ناو بۆ حیزبەکان، بەڵام خۆ
بیرمان نەچێت بەس تەنها هێزە سیاسەکان یاخود حیزب سیاسەکان سیاست ناکەن بۆ مەگەر پەرلەمانی کوردستانیش دەستگایکی سیاسی نییە بۆ مەگەڵ حکوومەت خۆی دەستگایکی تەنفیزی سیاسی نییە لەبەرەوە گرفتەکە ئەوەیە ئێمە سەرچاوی هەموو نەهامەتیەکانی خود بەڵێ ئەو گرفتانی کە هەمویان جێڕینەوە بۆ هێزە سیاسەکان بۆ حیزبەکان من سەبارەت بە سیاست ینی قسێکی زۆر ئامەکە پرسیارێکی زۆر ئامەکەم ئەوش ئەوەیە سیاسەتی ئێمە سیاسەتی دژە ژیانە ینی ستاتیکایتیانە جوانیتیانە خۆ بڵێن دژە جوانیە ینی لەجێ ئەوەی کە ئومێد دروستکە خەریکە وەردەوردە ئینتیحاری سیاسی دروستەکە ینی بە بۆچوونی ینی ئەوانەی کە مەسەرەن بۆن منە زۆرتر لەسەر سیاست قساگە من قسەم زیاتر لەسەر نووسەرەکانەیە پیان وایە سیاست ئێستا دەرگایەکە بۆ خەریکە بۆ خۆکوژی بۆ ئینتیحار بۆ ناومێدی ینی لە جێگای ئەوەی کە مەسەرەن بۆن منە سیاست بێ ومێدمان بۆ دروستکات چونکە یەکێک لە گرنگەکانی سیاست بریتە لەوەی کە هەڵگری ڕوئایەک یاخۆ با بڵێن تێڕوانینیشی دوورمەودا و ستراتیژ و کۆمەڵە خەونی نەهاتوودی و ئەوانە ینی گەر ئەمەتیان نەمێنێ ڕەنگە خەڵک ئاسایی بکە ناومێدە بێ مەبەسمانەوەیە کۆی جمگەکانی سیاستکردن هەر هەمویان ومێد بەخشنی بالضبط ئەوە طبعا ئەوەش هەر ئەگەڕێتەوە بۆ سەر حیزبەکان کاک پەیوەند چونکە یەکێک لە مشکلەکانی ئەمڕۆی هەرێمی کوردستان حیزبەکان قۆرخی هەموو شتێکی کردووە قۆرخی ئابووری بوون بە بازرگان قۆرخی سیاست یەکێک لەو شتە گرنگانەی کە جەنابەت باس کرد ئەویش ئەوەیە سیاست لە دەروی حیزبەکانی ژەکرێت بۆ نمونە ئێستا لە زۆربەی وڵاتەکانە لە کاتێکدا کە حیزبێک دەگاتە دەسەڵات تەنها وەزیرە گۆڕێ ناڕوا مستەشار و مدیر عام و موظف لەسەرەوە بۆ خوارەوە بگەڕێ یاخود بەڕێوەبەری قوتابخانە دانێ بەچی بەوەی کە ئیلا ئەبێ سەر بە حیزبەکەی خۆی بێت ئەمە بەڵام لە هەرێمی کوردستانە بە پێچەوانەوە قۆرخی سیاسەتیشان کردووە نایەڵەن جگە لە حیزبەکان کەستر سیاستکە بۆ معنایە کە بۆ چونکە ینی سیاستکردن تەنانەت ڕۆژنامەنووسێ تەنانەت مامۆستایەکی زانکۆ لێکۆڵەرەوەیەک دەتوانێت تێڕوانی سیاسی دەتوانێت ڕای سیاسی دەتوانێت بیرروبۆچوونی سیاسی دەتوانێت تەنانەت داڕژنی سیاسەتیش بێ بەڵام بەداخەوە لێرە حیزبەکان لە هەرێمی کوردستانە ینی چۆن هەموو سیستەمی ژیانیان تێگاوە بەڕاستی ئەوەی کە جەنابەت باس کرد بۆ ینی بووە بە ینی منەڵم میلەتکوژی هەرێمی کوردستان یان وای لێ کردووە بەرەو ئینتیحار بڕوا لە ڕووی سیاسیەوە کە وایان لێ کردووە کە سیاستیان قۆڕ کردووە تەنها لە ناو حیزبەکانە کە ئەمەش وای کردووە هەرێمی کوردستان ئومێدی چارەسەر زۆر دەگمەن بێ بۆ چونکە سیاستەکان قۆڕ کردووە لە ناو خۆیانە طبعا لە کاتێکدا کە سیاست ئومێد دروستەکە لە کاتێکدا کە سیاست جوانی ئەبەخشێ کە تاک سنتەر بێت تاک سنتەر بێت بۆ معنایە یعنی لە پێناوی تاکە سیاست بکرێ لە پێناوی تاکە حیزبایەتی بکرێ لە پێناوی تاکە دەوڵەتداری بکرێ لە پێناوی بەختەوری و ئومێدی و خۆشببختی تاکە ئێمە کار بەڕێوەبەرین بەڵام بە پێچەوانەوە بە پێچەوانە ناو حیزبەکانی کوردستانە کەوتم ڕنگدانەوەی حیزبەکانی کوردستانە ئێستا کە دەوڵەتی هەرێمی کوردستانی پێ بڕێ بەڕێوە بە پێچەوانەوە هەموو شتێک ئەگەر بێت و ئێمە سەیریکەین دژی تاکە بۆ نمونە یعنی ئەگەر بێت و ئێمە سیرکەین لە هەموو حیزبەکانە باسی حیزبەکەم هەموو حیزبەکانە بە ئیسلامی و بە علمانی و بە چەپ و بەڕاستەوە لە کاتێکدا کە ئێمە باز لە حیزبەکانەکەین دەبینین ینی حزب ینی هەموو شتێک دەکرێتە قوربانی یەکێک لەوانە تاکە تەنانەت بە ناوی قوربانیدان بۆ حزب ناوە برێ کە تۆ کوڕی حزبی ناوە برێ کە تۆ کاکە ئەبێ هەموو قوربانیەکان لە پێناوی حیزب بێ ئەبێ هەموو شتێک لە پێناوی حیزب بێ کە ئەمە خۆی بە پێچەوانەوەیە حزب یەکێکە لەو خزمەت گوزاریانە ئەبێ ینی خۆشگوزارانی و کامەرانی و خزمەت گوزاری پێشکەش تاکە بەڵام بەعکسەوە وای لێ هاتووە ئێستا ئەو تاکە بووەتە دەستەمۆیەک حزب ئاراستەی تاکە ئەکات تەنانەت بۆ نمونە ینی تاکێک پۆستێکی فەیسبووکە نووسرێت محاسبە ئەکرێ لێکۆڵینەوەی لەگەڵا ئەکرێ ئەمە طبعا وا ئەکا لەم تاکە نەبێتە خاوەنی ئیرادەی خۆی نەبێتە خاوەنی عەقڵی خۆی نەبێتە خاوەنی تێڕوانینی خۆی یاخود زۆر جار مەسەن بۆ نمونە بابەتێکە نووسرێ بابەتەکەی پێ ئەکوژێنرێتەوە تەنانەت محاسبە ئەکرێ زۆر جار بەسەر بۆ نمونە تاکێک ڕخنە لە ئاراستەی حیزبەکەی خۆی ئەگرێ ئەبینین ئەم تاکە بە شێوازی لە شێوازەکان وای لێ ئەکرێت تەنانەت تووشی نان بڕان ئەبێت تووشی فەسڵکردن ئەبێت لە دام و دەستگاکانە ئەم جۆرە مامەڵەیە لەگەڵ تاکە نەک تەنها جوانیەکانی کوشتووە بەڵکو سیاسەتی سەراوژوور کردووە خەڵک بێزی لە سیاست بێتەوە خەڵک بێزار بێت لە سیاستکردن ئەوە تا ئێستا ئەگەر بێت و ئێمە سەری کۆمەلگای کوردەواری بکەین بە شێوازێک لە شێوازەکان
وای لێ هاتووە کە بێئومێد بووە لە سیاسەتکردن و لە حزبی سیاسی کە ئەمەش یعنی بەڵگەنیە لەسەرەوەی کە حزب ضرور نییە یاخود سیاست ضرور نییە بە پێچەوانەوە حزب ضرورەتێکی هەنووکەیی و بەردەوامی هەموو کۆمەلگا بەس مامۆستا لەسەر ئەمە بمێنینەوە ببوورە باش ئەگەر حیزبیش کۆمەڵک پرانسیپی نەبێ یاخود قاڵبێکی نەبێ کە ئەم تاکە بچێتە ناوێەوە بناسرێتەوە مەکە کە تاکێکی حیزبیە یعنی ئەو ئازادی ڕەهایی کە باسەکرێ ینی بە جۆرە لە جۆرەکان کە بدرێ بە تاک ئەگەر حیزب بیدا بە تاکەکانی کەواتە هێزێکی بێ پرانسیپ هێزێکی بێ ستراتیژ هێزێکی بێ قاڵب دەرناچێ ئەو کاتە طبعا ئەوە ئەکەوێتە سەر کۆمەلگا کاک پێوەن طبعا ئەتەدی ئەمە ئەگەر بێت و ئێمە سەری کوردستانی باکوور بکەین سەری کوردستانی ڕۆژئاوا بکەین طبعا ئەو مەرحەلەیە پێویستی بە حزبی ئایدۆلۆژی هەیە هەر چۆن کوردستانی خۆمان لە کوردستانی خۆمانە لە کاتێکدا کە لە سەرەتای هەشتاکانە شونازنامەی ئیسلامی لە هەرێمی کوردستانە بەرەو سڕینەوە ئەڕۆشت و کۆمەلگای کوردی دەناسێنرا کە گوایە ئەتیادی کۆمەلگایکی مسلمان نییە و تەنانەت ینی هەوڵ ئەدرا بە هەموو شێوەیە فکری ئیسلامی ڕۆشنبیری ئیسلامی عەقیدەی ئیسلامی بسڕێتەوە بەڵام لەو کاتە ضرور بوو بەڵێ کۆمەڵی حزبی ئیسلامی دروست ببێ بۆچی بۆ بەرگریکردن لەو شونازنامەیە بۆ سەلماندنی ئەوەی کە ئەو شونازنامەیە ڕەستەنی خەڵکی کوردستانە بە هەمان شێوە حزبەنەتەوەیەکان بۆچی لەو کاتا ضرور بوون حزبێکی ئایدۆلۆژی کە تەرکیز لەسەرەوەکرا کە ئەبێ خاوەنی یەک فکر بێ خاوەنی یەک دیدگا و یەک بیر و بۆچونێ بۆ چونکە لەو کاتا ڕوبەڕووبوونەوەیەک هەبوو بەرامبەر بە حزبی بەعز بۆ چونکە حزبی بەعز لەو کاتا ئەیویست شونازنامەی نەتەوەی کورد بسڕێتەوە بە هیچ شێوەیە کە ملەتێک نەبێ بە ناوی کوردەوە باز لە کوردایەتی خۆی بکە باز لە مێژووی خۆی بکە باز لە کەلتوری خۆی بکە لەو کاتا حزبی ئایدۆلۆژی ضرورە بەڵام ئێمە ئێستا باز لە هەرێمی کوردستان ئەکەین باز لەوە ئەکەین کە ئێمە گەشتوونتە قۆناغی بەدەوڵەت بوون ئەلەم کاتا پێویستە ئەم حزبە کوردستانیەکان بە شێوەیەکی گشتی ینی گەشە پێدانێکی گەورە یاخود بە خۆداچوونەوەیەک بەسەر خۆیاندا بێنن واتە بریتە لە گواستنەوەی قۆناغێکی تازە کە ئەویش ئەوەیە ئەم قۆناغە پێویستی بەوە هەیە کە ئێمە سیاسەتکردن لەسەر بنەمای تێڕوانین بێ لەسەر بنەمای بەرژەوەندی بێ لەسەر بنەماوەی خزمەتگوزاریە بۆ چونکە ئێستا هاوڵاتی کورد کەس نییە دژی بوەستێ بڵێ من شونازنامەی نەتەوەی تۆ ئەسڕمەوە ئەحزابی ئیسلامی ئێستا لە ناو هەرێمی کوردستان بۆتە ڕقەمێکی سیاسی کەس ناتوانێت بڵێ شونازنامەی ئیسلامی لە هەرێمی کوردستان دەتوانن بسڕمەوە یا بەرامبەری بوەستمەوە پێچەوانەوە ئێستا ئیسلامیەکان دەتوانن لە ڕێگای خزمەتگوزاریەوە لە ڕێگای تێڕوانین و بیرروبۆچوونەوە بیسەلمێن کە ئیسلام باشترین چارەسەرە بە هەمان شێوە حیزبەکانی کەش بەڵام ئەوەی کە ئێستا طبعا کوردستانی باشوور جیاوازە لە کوردستانی ڕۆژاوە بۆ چونکە هێشتا ئەو نەگەشتەوە بە ئامانجەکان زۆر باش مامۆستا لەسەر ئەم تەوەرە مێنینەوە سیاسەتی بێ ئایدۆلۆژیا باسەکەین بەس بە ناوبڕێک وەرگرین دوای ناوبڕەکە لەسەر ئەمە قساکەین بەڵام خۆشەویستان ناوبڕێکی کورت و دێنەوە خزمەت بەڵام خۆشەویستان جارێک کە سڵاو لە ئێوە خۆشەویست بەردەوام ببین لەگەڵ ئێوەیە بۆ گفتوگۆکردن لەسەر ئەوەی کە پێگوترە سیاست مامۆستا ئارام ویسمان قسە لەسەر هین بکەین سیاسەتی بێ ئایدۆلۆژی پرسیارەکە ئاوا لێ یەکەم خەریکە لە کەڵچەری تێگەشتنی ئەمە لە کەلتوری تێگەشتنی ئەمە خەریکەش دەبێت بە شتێکی مەحاڵ کە باز لە کارکتەرێکی سیاسی بکە یاخود باز لە سیاسەتمەدارێک بکەی یەکەم لە دەرەوەی ئایدۆلۆژیا دووەم لە دەرەوەی حیزب ینی مەسەڵەن بۆ نمونە ئێستا گەر باسی سیاسەتمەدارێکی بێلایەن کە خەریکە بێ بە مەحاڵ و خەڵق قبوڵی نەکە ئەمە من پرسیارەکەم ئەم نەریتە لە چیەوە هاتووە خۆ ئەم تێگەشتنە لە چۆ هاتووە طبعا ئەم نەریتە لەو قۆڕەکاریەوە هاتووە کە باسم کرد کە ئەوەش ینی بەداخەوە ینی بارودۆخێکی ناتەندروستی خوڵقاندووە من ئاماژەم پێکرد بەڵێ لەوانەیە لە قۆناغەکانە حزبی ئایدۆلۆژی پێویست بێ هەرچۆن لە ئەوروپا لە زۆرێک لە وڵاتانەی کە پێش ڕزگاربوون و پێش بەدەستهێنانی سەربەخۆیی حزبی ئایدۆلۆژی بوو بەڵام لە کاتێکا کە گەشتنە قۆناغی ئازادی گەشتنە قۆناغی سەربەخۆبوون بەڕاستی قۆناغی بنیادنانی دەوڵەتە قۆناغی بنیادنانی قوارێکی سیاسی لەو کاتە پێویست بەوە ناکە کە تۆ باز لە ئایدۆلۆژی بکەیت ئەمە طبعا ینی خاڵێکە کە زۆر جار بە شێوێنراوی مەسەن باسەکرێت ئێمە لە کاتێک کە باز لەوە ئەکەین کە سیاسە دەبێ ئایدۆلۆژیا معنای ئەوەنی ئایدۆلۆژیا پێویست نییە ئایدۆلۆژیا پێویستە بۆ هەموو تاکێک و ئایدۆلۆژیا پێویستە یەکێک لە پێویستەکانی کۆمەلگا بەڵام ئێمە بەسمانەوەیە ینی قۆناغەکەمان ئەبێ بگوازنەوە بۆ قۆناغێکی تازە
واتە ئەبێ پێشکەوتنێک حزب سیاسەکانی هەرێمی کوردستان بڕۆنە قۆناغێکی نوێ ئەمە خۆیان بۆ خۆیان گەورەبوونە یعنی ئەگە بێت و حزب سیاسەکان لە هەرێمی کوردستانە ئەو هەنگاوە هەڵگرن هەنگاوێکی گەورەبوونە بۆ خۆشیان و بۆ کۆمەلگاکە بۆ چونکە ینی ئەوەی کە جەنابەت باسیەکی کە وەکو مستحیلی لێ هاتووە بەڵام ئێستا ئەوەتە لە زۆرێک لە وڵاتە ئەوروپیەکان لە وڵاتە پێشکەوتوەکانە ینی ناڵێن ئێمە بڵین ئەو تاکە خۆی بۆ خۆی ئایدۆلۆژیای هەیە بەڵام لە چوارچەوەی حزبەکە بۆتە حزبێک منافەسەیەتی لە پێناوی چییە لە پێناوی خزمەتگوزاریە بۆ چونکە حزبەکان زیاتر ململانەیە لە کاتی هەڵبژاردنە لە کاتی هەڵبژاردنە یەت بەرنمەیەک پێشکەشەکە پێش هەڵبژاردن لە کاتی هەڵبژاردنە یەت پێشکەشێکە هەرگیز هیچ حزبێک نایە بڵێ من ئەم ئایدۆلۆژیان پێشکەشەکەم یاخود ئەم ئایدۆلۆژیا بڵاوەکەمەوە بۆ چونکە ینی لە کاتێکا کە کۆمەڵگایەک ئازا دەکرێت هەر کەس بۆ خۆی بتوانێت مارسی ئایدۆلۆژیای خۆی بکە بتوانێت تەشەنە بە ئایدۆلۆژیای خۆی بکە بتوانێت ئایدۆلۆژیای خۆی بڵاو کاتەوە لەبەرەوە پێویست ناکە حزبی سیاسی لەسەر بنەماکی بەس مامۆستا ئەگەر قسە لەسەر ئایدۆلۆژیا بکەین تەمان کە ئەڵێن ئایدۆلۆژیا مەبەستمان ئایدیا وەکو ڕوویا و تێگەشتنی ئینسانەکان وەکو ئەو فەلسفەی کە لە پشتی ئینسانەکانەوە لە پشتی کارکتەرە سیاسەکانەوە لۆجیکیش مەبەستمان لۆژیک و بە عەقڵانی کردنە باشە لەم لەحزەیە بەڕاز ینی لە هەموو لەحزەیەک زیاتر پێویستمان بەمە نییە تۆ ئایدیا بە لۆژیک مثلا بۆ نمونە سنتەرکەیت ئاخر تا ئەم لەحزەیەش مامۆستا هەست ناکرێت کە باز لە ئایدۆلۆژیا کرێ وەکو خۆی باس کرێ سەراحەت ینی ئێستا دیدگایەک هەیە کاڵێ حیزبە سیاسەکان ئایدۆلۆژیان تیان نییە یا با بڵێن زۆر ئەم چەند ساڵە لە ئایدۆلۆژیا دراوە زۆر ینی بە ناڕەواش مە قسەم لەسەر ئەوەیە خۆی ئەو قسە زۆر ڕاستەوەی جەنابەت ینی کێشەکە حتا تەنانەت ینی ئایدۆلۆژیشمان شێواندووە لە هەرێمی کوردستان بۆ بە قوربانی بەڵێ ئەوش بۆتە قوربانی بۆ چونکە خود ینی ئیسلام وەکو ئیسلامێمە باسی حزبە ئیسلامیەکان ئیسلام خۆی ئاینێکە ناتوانانی تعریفی ئایدۆلۆژیای بەسەرا بچەسپێنی بەڵام کاتێک کە حزبێکیە لەسەر بنەمای ئیسلام بنیاد ئەنرێ یعنی کۆمەڵی تێڕوانینی خۆی لە چوارچێوەیەکە دیاریەکە ڕێک ئەکاتە ئایدۆلۆژیاک ئەمە ئەسەپێنێ بەسەر خەڵکە و ئێوێ پیادەشیکە و هەروەها ئێستا ئەوەی کە باسم کرد ئایدۆلۆژیا شێوێنراوە بۆ نمونە ئێستا ئایدۆلۆژیای تاک دروست بۆ لە هەرێمی کوردستانە ئەگەر بێت قسە بە تاکێ بڵێ ڕخنەی لێ بگری ئەگەری هەیە ئەو کەسە تیرۆر بکرێ زیندانی بکرێ دەربکرێ نانبڕاو بکرێ ئەمە ئایدۆلۆژیای تاک ئایدۆلۆژیای حزب بەو معنایە ئەگەر بێت و مەسەرەن هەر کەسێک ڕخنە لەو حزبە بگرێ لەو حزبە دەرچێ یاخود تێڕوایی لەگەڵ ئەو حزبە پێچەوانە بێ ئێتە تەواو تەنانەت ئیمتیازاتی ژیانشی لێ وەرەگیرێتەوە ئەم تێڕوانینە تەنها ئێستا نییە کە لە قورئانی پیرۆزە باز لە پێغەمبەران کراوە یعنی ئەمانان بەرامبەر کراوە لەنوخریجەنەکم من ئەرضینا ئەو لەتەعودن فی میلەتینا تەنانەت زەویەکەشیان لێ زەوت کراوە یعنی ئەو فکرە شمولیە وای کردووە کە تەنانەت ئەو ئەرزش کە لەسەری ئەژی تۆ خاوەنی نیت بەڵکو ئەو دیکتاتۆرە یاخود ئەو قیادەیە وازانێ ئەرز و ئاو و هەوا و ژیان هەمووی مڵکی ئەوە و ئەبێ بە ئیجازەی ئەو بیخۆی و ئەبێ بە ئیجازەی ئەوش دانیشی ئەمەیە ینی یان ئەبێ بە گوێی ئەو بکەی یا ئەبێ وەکو ئەو قسە بکەی یا ئەبێ وەکو ئەو بیر بکەیتەوە یا ئەبێ ئەو وەکو ئەو سیاست بکەی یا جێگەت نابێتەوە ئەو قسەی جەناب زۆر جوانە تەنانەت ئایدۆلۆژیاش لە هەرێمی کوردستانە شێوێنراوە ئەگینا وەکو ئایدۆلۆژیا وەکو پێویستیەکی دەکرێت شوناسێک بێت تان دەکرێت بکرێتە شوناس لە زۆر وڵاتە کراوەتە شوناس بەڵام ئێمە باز لە هەرێمی کوردستانەکەین واقعی هەرێمی کوردستان زۆر جار ئێمە باز لەوەکەین پێویستە ئەزمموی وڵاتانی تر وەرگین بەڵێ طبعا ئەبێ ئەزمموی وڵاتانی تر وەرگین بەڵام بەڕاستی ئەبێ واقعی هەرێمی کوردستان ئێمە بە شێوازێکی جیاواز مامەڵی لەگەڵا بکەین چونکە واقعی هەرێمی کوردستان واقعێکی زۆر جیاوازە کە ئەمڕۆ ینی وەکو ئاماژەمان پێکرد سیاست ئایدۆلۆژیا سەرکردایەتی حزب و هەروەها تەنانەت حزبایەتی کردن هەمووی شێوێنراوە بەسەریەکە هەمووی چۆن لە بوارەکانە ڕوبەڕووی گەندەڵی بووینەتەوە لەم بوارانشە بەڕاستی ڕوبەڕوو شێواندن بووینەتەوە کە پێویستی بەوە هەیە جارێکی تر بنیاد بنرێتەوە جارێکی تر ڕەنگی بۆ دابڕێژرێتەوە بۆ اینجا ئێمە ئەو کاتە ئەتوانین ئێمە بڕۆین بەرەو چارەسەرێکی ڕیشەی گەرنا هەرچی باسەکرێ بەڕاستی هەمووی پێنەکردنە مامۆستا ڕەنگە وردە بەرەو کۆتایی بەرنامەکە بڕۆین دەمەوێت وردە بگەینە نەتیجەیەک بگەینە سەرنجامێک لە نیشتیمانی ئێمە لە وڵاتی ئێمە خو لە دیدی ئێمە بە ئاوا بڵێم ینی سیاستکردن دیسان ئەوەنە لە چڵگەی ئێماوەنە پێویست کراوە دیسان بە
بارە حیزبێکە بە بارە ئایدۆلۆژیەکە ینی ئەوە وەکو باسمان کرد خەریکە بێ بە مەحاڵ لەوەی کە بڵی من سیاستێکەکەم لە دەروی ئایدۆلۆژیا سیاستەکەم لە دەروی حیزب بەڵام با پرسیارەکە ئاوا لێ بکەین ئێستا لە هەرێمی کوردستانە وەختی ئەوە هاتووە کە سیاستێکی بێ حیزب سیاستێکی بێ ئایدۆلۆژیا بکەین نەک وەختی هاتووە ئەگەر بێت و بەو شێوەیە نەکرێ هەرێمی کوردستان ڕۆژ بە ڕۆژ خراپترە بێت نەک ئێستا وەختی هاتووە بەڵکو ئەبێ ئێمە بگوازینەوە بۆ ئەو قۆناغە چونکە ئێستا قۆناغی یعنی بەڕاستی بنیادنانی کۆمەلگایە بنیادنانی دەوڵەتە بنیادنانی قوارێکی سیاسی بۆ خۆمان ئەگەر بێت و حیزبەکان ئەو هەنگاوە هەڵنەگرن خودی حیزبەکانیش بەرەو بچووک بوونەوە بەرەو سنوودار بوون ئەڕۆن بۆ چونکە ئەگەر بێت و بەم ئاراستەیە بڕوە ئەوە تا یعنی هەرکەس هیچ کەس ڕازی نەبێ گۆڕانکایی لە خودی حیزبەکانە بکە کەواتە بەم وەزعی ئێستای هەرێمی کوردستان ڕازیە و دەیەوێت ئەم دەرئەنجام پێشکەشی خەڵکی کوردستان بکە ئایا کێ ئێستا ڕازیە بەم وەزعی هەرێمی کوردستان لە ڕووی ئابووریەوە لە ڕووی سیاسیەوە لە ڕووی کۆمەڵایەتیەوە لە هەموو ڕووەکانەوە یعنی دەرئەنجامی ئەم حیزبانە چییە ئەم دەرئەنجامەیە کە هەرێمی کوردستانی ئێستا بەرهێمێناوە کەواتە پێویستە حیزبەکان بە هەموویانەوە ئەبێ هەوڵ بن گۆڕانکاری و نەخشەسازیێکی تازە بەس مامەسا بۆ ئێمە هەموو جارێک دەبێت بۆ هەموو شتێک بگەڕێنەوە و داوا لە حیزب بکەین ئێمە ئێستا باس لەوەکەین ئەڵێن ئەگەر سیاستکردنێک هەبێ بەمانە مەدەنیەکەی سیاستکردنێک بەبیانە بێلایەنەکەی سیاستێک هەبێت دوور لە حیزب دوور لە ئایدۆلۆژیا بەڵام بۆچی هەموو جارە ئەبێ دیسان بۆ ئەمەش داوا لە حیزب بکەینەوە داوا ناکەین طبعا وەکو ئاماژەم پێکرد طبعا اعتیادی ئەبێ بنیادنانەوەیکی تازە طبعا اعتیادی بنرێکێک لەو ئاماژانە ئەوەیە کە ئێستا لە زۆرێک لە وڵاتە پێشکەوتوەکانە لیستی فەردی هەیە بەبێ ئەوەی حیزبیش بێت ئەڕواتە پەرلەمان سیاسەتیشەکە خۆشی کاندیدەکە بۆ زۆر لە پۆستەکان بەڵام لێرە چییە وەکو ئاماژەمان پێکرد کە قۆڕ کراوە لێرە ینی قۆڕکاری لە چۆن مەسەرەن ئێمە لە ناو حیزبەکانە ئەمانەیە قۆرخی تاکەکە بکەین قۆرخی عەقڵی هاوڵاتیەکە بکەین بە هەمان شێوە قۆرخی سیاسەکەش کراوە لە دەروی حیزبەکە نابێ مەسەن تاکێکیکە بێت ممارسە بکە ئێستا مەسەن بۆ نمونە ئەوە تا بوار نەدراوە بە شێوازێکی تەندروست کە تاکێک بتوانێت هەڵبژاردن بکە بەڵێ وەکو یاساکە هەیە بەڵام لە کاتێکدا کە حیزبەکە قۆرخی سەرچاوە سروشتەکان و قۆرخی هێز و قۆرخی دەسەڵاتی کردووە ئەو تاکە چۆن نتوانێت مەسا حیزبش حەقی خۆی نییە ئەو ئەجەندایی کە هەیەی ئەو ئەجەندایە کە مەسەلەن بۆن منە تاچی بەدواکەوتەوە با بڵێن هەر هێزێک سیاسی کە جەماوەری خۆی هەیە مەسەلەن بۆن منە ئەندام و پەیڕەوانی خۆی هەیە حەقی خۆی نییە ئەو ئەجەندایی کە هەیەی ئەو ئەجەندایە بخاتە مێشکی تاکەکانیەوە بڵێ من ئەمە ئەجەندایم هەیە پێ ئەم ئەجەندایە تۆ لەگەڵ ماوە طبعا حیزب نەخێر حەقی خۆی نییە کە تاک وای لێ بکە وەکو کۆیلەیەک و دەسەمۆیەک ڕای بێنێت بەڕاستی ئەوە زوڵمە ئەوە ستەمە بەڵکو ئەبێت ئەو ئەندامە پێ بگەێنێ بەڵکو بێت سەرکردە پێ بگەێنێ ئەو عەقڵیەتەی کە لەو پێش لە حیزبەکانە حتا تەنانەت لە بەکارهێنانی زاراوەکانە القیادە والجندیە يعني اعتیادی مثلا وەکو معسكرێک دایمەن مامەڵە لەگەڵ ئەندامەکانە کراوە کاکە دایمەن تۆ سەربازی ئەوش قائیدە بەڵام بە پێچەوانەوە حزب بەڕاستی ئەبێ قوتابخانەیەک بێ ئەبێ زانکۆیەک بێ کۆمەڵی خەڵکی ڕۆشنبیر و کۆمەڵی خەڵکی قیادات پێ بگەێنێ نەک هەمیشە وای لێ بکە ئەو لە ئاستێکی جوندیا خۆی بینێتەوە و ئەوی کەش لە ئاستی سەرکردایەتە یاخود تەنانەت بەشدار نەبوون لە بڕیارە یعنی اعتیادی ئێستا ئەوە تا ئەبینی لە زۆربەی حیزبەکانە ئەندامان ئاگیان لێ نییە ئاراستی سیاسی حیزبەکان ئاراستی بڕیار دەرکردن بەشدار نییە لە بڕیاری ئستراتیژی و تەکتیکی و ڕۆژانەی حیزبەکان لەبەر ئەوە ینی ئەو مافە زەوت کراوە لە تاکان و بەڕاستی ئەوەش ینی ئەوەش یەکێکە لەو ستەمە گەورانەی لە تاکی هاوڵاتی کوردستان کراوە و دەشکرێت تا ئێستاش کە پێویستی بە ڕاستکردنەوە و بەڕێکردنەوە هەیە مامۆستا تەمان ئەوەی کە وتمان سیاست بۆ خۆی فەزیلەتێکە ینی جۆرێک لە خۆبەخشیتیایە ینی من نتوانم نەبم بە کارکتەرێکی سیاسی وەختێک کە ئەمە بم بە کارکتەرێکی سیاسی و حەزم لە سیاستکردنە ئەندازەیەک خۆبەخشیتیایە ینی چۆنەڵی خۆبەخشی بۆ مانای کە مەسەلەن بۆن منە زۆر چاوەڕێی پاداشت و چاوەڕێی ئەوە ناکەم کە مەسەلەن بۆن من شتێکم تیا دەستکەوێ ئەو خۆ ئەگەر ینی من بەسم وایە سیاست بێ دەستکەوتیش نییە بەڵام لە ئەسڵا خۆی سیاست فەزیلەتێک ینی جۆرێک لە خۆبەخشیتیایە بەڵام ئەوەی کە لەلای ئێمە گوزارێ لە سیاستکردن بە شێوەی شانس ینی زۆر جار شانس هەیە بە کۆمەڵە خەڵک و ئەم کەسانە باتە سەرەوە و ئەم کەسانە مەسەلەن بۆن من لە ڕوانگە سیاسەکەەوە یاخود با بڵێن لە قوڵایی سیاسی لە قوچەکەکە لەسەرەوە
جۆرێک لە مڵکیەت دروستەکەن ینی سیاست زۆر دژە مڵکیەتە دژی تاپۆکردنە بەڵام لەم لا دیشەوە ئەم مۆنۆپۆلە هەیە کە جەنابەت کرد و ئەم تاپۆکردنە هەیە لەسەر کۆمەڵە کارکتەری سیاسی کە ڕەنگە سیاست مەدارمانە بێ لە ڕۆژەوە کە هاتوتە ناو سیاستەوە تا ڕۆژی قیامەتی دنیاڵین ڕەنگە هەر لە شوێنی خۆی بمێنێت باشە بەڵام لەم لاشەوە بەڕەحمێکی تر هەیە ینی وەختی ئەو کارکتەرە سیاسیە نامێنێت با بڵێن لە ناهێزێکی سیاسیان نامێنێ یاخود با بڵێن لە سیاست یێتە خوارەوە یاخود با بڵێن ئەکەوێتە خوارەوە ینی بێڕەحمەتی گەورە و دڵڕێکێکی گەورە هەیە کە بێ ئایکا بە کارکتەرێکی زۆر سادە ینی هەموو شانسێکی لێسێنێتەوە بەس ئەوە طبعاً ئەوەش سەقەتی بەکارهێنانی ئەو تێڕوانی لێە کاویش ئەوەی نەبوونی سیستەمە لە کاتێکدا ئەگەر سیستەم هەبێ مەجای شانس بوون و شانس نەبوون نایڵێتەوە بەڵکو اعتیادی ئەو بوارە ئەکاتەوە بۆ هەر کەسێک کە بەتوانایە بۆ هەر کەسێک کە ئیش بکە و لەسەر ئەساسێکی گرێبەستە کاک پێوە یعنی اعتیادی گرێبەستێکە لە بین ئەو تاکە و لە بین ئەو حزبە و ئیلتزامێکی پابەتبوونێکی ئەخلاقی پابەتبوونێکی ڕێکخراوەی هەیە لە بینی ئەو تاکە و ئەو سەرکردا لەبەرەوە مەجال نایڵێتەوە وڵا شانس یاخود مەجای مەحسوبیەت و خزمایەتی و دەست و خەت و باڵ و ئەمانە نایڵێتەوە ئەگەر سیستەمێکە بێ بۆ بەرزکردنەوەی پلە و ئەگەر سیستەمێکە بێ بۆ دابشکردنی ئیمتیازات و ئەگەر سیستەمێکە بێ بۆ کارکردن بەڵام لە کاتێکدا کە سیستەم نەبوو بە دڵنیاییەوە ئەوەی جەناب دەڵێ ینی ئەوەی کە ئێستا لە هەرێمی کوردستان پیادەکری ئەوەیە لەبەرەوەی لە زۆربەی حیزبەکانە سیستەم نییە بۆ تەوزیعکردنی ئیمتیازات سیستەم نییە بۆ گەورەکردنی ئەندام سیستەم نییە بۆ ئەوەی کە ئەو ئەندامە لەسەر چه ئەساسی ئەمە گەورە ئەبێت و یێتە ناو پۆستەوە ئەوەی کە جەنابیشت باسی بە هەمان شێوە ئەو کاراکتەرە سیاسیە لە کاتێکا بۆ نمونە ئێمە پرۆسەی دەساودەستکردنی دەسەڵاتمان ئەبێت کە کاتێک پرۆسی دەساودەستکردنی دەسەڵاتەوە بە معنای ئەوە نییە ئەو کەسە ئیتر زەربی سفر بکرێ بڕواتە ماڵەوە بە پێچەوانەوە دەور ئەبینێ بەڵام لە شوێنێکی تر دەور ئەبینێ بەڵام لە ئۆرگانێکی تر بە شێوازێکی تر بۆ معنایە ئێستا یعنی ئەوە تەوان بیرکردنەوەی زۆر سەیرە لە کاتێکدا تەوان هەتەی باز لەوە ئەکرێت باشە ئایا حزبێک مهمەیە مەسەڵەن دەوڵەتێک ئایا حزبێک مەسەن بۆ نمە دەوڵەتی وەکو ئەمریکا وەکو بەریتانیا حزبەکانیشیان و دەوڵەتەکانیشیان دەساودەستکردنی دەسەڵاتیش تێدا ئەکرێ زۆر بە ساناییش بەبێ کێشەش بەبێ گرفتیش و ئەو حزبەش و ئەو دەوڵەتش ڕۆژ بڕۆژ بەرەو پێشکەوتن نەڕوە و نەش بۆ بە کێشە و ناشبێتە هۆی پاشەکشەکردن بۆ چونکە سیستەمێک هەیە لە کاتێکدا ئەگەر ئەو حزبە بەدامەزراوەی بێت ئەو مەجالانە کۆتایی پێێت بەڵام ئەگەر بێت و بەدامەزراوی نەبێ بە تەکید یعنی ئەو کاتە مەسەن بۆ نمونە کەسێک لە پۆستەکەی خۆی نامێنێ یەکسەر ئەستێرەکەی ئەکوژێتەوە و ینی هەموو بێڕەحمێکی بەرامبەرەکرێ و لە کاتێکش ئەگەر سیستەم نەبێ بۆ نمونە ئەبینین ئەندامێکیت لە ماوەیەکی کورتە ئەبێ بە هەموو شتێک بەڵام ئەندامێکیژێ خاوەنی خەباتە خاوەنی تێڕوانی جوانە و ئەدای زۆر باشیە بەڵام ئەبینین لە شوێنی خۆیان ئەماوەتەوە بۆ یاخود هیچ ئیمتیازێکی بەرناکرێت مەسەلەکە نەبوونی سیستەمە نەبوونی ینی بەدامەزراوەی کردنی ئەو کاری ئەو حیزبانەیە ئەمە وای کردووە زوڵم و ستەم و نادادگەری لە ناو حیزبەکانە بەردەوام بێت مامۆستا تا ئەم لەحزەیەش هێزی سیاسی بە دوو شت ماوەتەوە حیزبی سیاسی یەکیشان بە ئایدۆلۆژیا ئەگەر ئەو ئایدۆلۆژیامە بەسمانەوە سەطحیەتە یاخود بەڵێن ئەو سادەی ئایدۆلۆژیاڵێن ئایدۆلۆژیا بەمانە جەوهەری و قوڵ و عەقلانەکەی ناڵێن بەمانە سادەکەی لەگەڵ کاریزما ینی تۆ وەختێک مەسەلەن باز لە دەستی دەسەڵاتەکەی لە ناو هێزێکی سیاسیە زۆر جار گرفت بوو هێزە سیاسەکە دروستە بێ ینی ڕەنگە تۆ ئێستا کە ئێمام قساکەی کە بوو توێژاکەین تۆ بە خیاڵ تا بێت کە بزانی هێزێکی سیاسی زۆر جار کە مەسەلەن بڵمە کەسە کاریزماکەی لا بردووە دوایی ناچار بووە کاریزماکەی جارێکە بهێنێتەوە ینی قسەمان لەسەر ئەوەیە کەی کۆمەلگای کوردی تەجاوزی ئەماکە ینی تەجاوزی ئەوەی کە ینی ئەوەنە لەسەر عقلێتی کاریزمان نەچێ بەڕێەوە و ئەوەندە مەسەلەن بۆن من ئایدۆلۆژیا لەم بەرتەسکیە مەسەلەن نەیبا بڕێەوە بەڵکو ئەوەی کای کوترێ ینی سیاست با شانس بێ ینی شانس چییە نیمە بەسمانەوەی با ماف بێ بۆ هەر کەسێک کە توانای هەیە ئەتوانێت مەسەلەن ئەدایەکی سیاسی باش پێشکەش جوانە طبعا ئێمە چۆن وتمان ئێمە نابێت ڕەفزی ئایدۆلۆژیا بکەن بە شێوەیەکی گشتگیری و بە شێوەیەکی ڕاهایی چونکە ضرورەتێکە بۆ ئینسان بۆ کۆمەلگا بەڵکو ئێمە ئەڵێن قۆناغی گواستنەوەیە بە هەمان شێوە کاریزماش بەڕاستی لە قۆناغەکانی ڕابردووە ضرور بوو ئێستا مەسەلەن یەکی سەرکردێکی وەکو عەبدوڵڵا ئەوجەلان بۆ کوردستانی باکوور وەکو ضرورەتێکی لێ هاتووە کۆمەڵی کاریزمای تریش لە وڵاتانەی کە هێشتا لە قۆناغی شۆڕش گەڕیان چۆن هەرێمی کوردستانیش بە هەمان شێوە لەو قۆناغاندا کاریزما پێویست بوو بۆ چونکە بۆ جۆشدانی شۆڕش گەڕێتی بۆ جۆشدانی ئەو شۆڕشەی کە بەرامبەر بە سڕینەوەی نەتەواتی بە سڕینەوەی تەنانەت شونازنامی ئیسلامی کراوە بەڵام ئێستا ئێمە ئەڵێن باسی قۆناغی گواستنەوەیە لەبەرەوە ئەگەر بێت و ئەوە طبعاً مەسەلەی کاریزما
پەیوەستە بە سیستەمی حیزبەکەوە ئەگەر سیستەمی حیزبەکە بەم شێوەی ئێستا بمێنێتەوە کە سیستەمێکە هەمیشە تاکەکان پەیوەستەکە بە سەرکردەیەکەوە پەیوەستەکە بە کاریزماکە پێویستی ناکە بە تێڕوانینەکەوە پێویستی ناکە بە دامەزراوەیەکەوە لەبەرەوە دەبینین ئەو کەسایەتیە مرد یاوازی هێنا ئەو حیزبە بەرەو پاشەک شاڕات بۆ چونکە ئەو حیزبە نەیتوانیوە کاری خۆی بە دامەزراوەی کە نەیتوانیوە سیستەمێک دابنێ کە ئەگەر بێت و ئەو سەرکردەیە ڕۆشت ئێتر ئەم حیزبە بەردەوام بێ ئێستا بۆ نمونە حیزبێکی وەکو حەماس لەبەرەوەی کە لە قۆناغی شۆڕژگەڕیشی هەیە بەردەوام زۆرێک لە سەرکردایەتیەکانی شەهیدەیە بەڵام کۆمەڵی سەرکردەی تر ئامادە ئەبن ڕۆژ بە ڕۆژ لە قۆناغێکی پێشکەوتنیشایە لەبەرەوە ئەبێ ئێمە هەوڵ بین ئەگەر بێت و بمانەوێ هەرێمی کوردستان لەم قەیرانە قوڵە ڕزگارکەین بەڕاستی ئەبێ سیستەمی حیزبەکان وەکو ئاماژەم پێکرد بگوازینەوە بەرەو قۆناغێکی پێشکەوتوو چونکە ئەم وەزعی ئێستا چی ئەهێڵێتەوە ئەم سیستەمە حیزبی ئەهێڵێتەوە ئەگەر بێت و بمانەوێ بەم شێوە بمێنێتەوە سیستەمە حیزبەکە بەو شێوە بمێنێتەوە لەبەرەوە تەنانەت ئێستا وەزعی هەرێمی کوردستانیش بەسراوە بە کاریزماوە کە ئەوەش خۆی بۆ خۆی یەکێکە لە قەیرانەکانی هەرێمی کوردستان یەکێکە لە قەیرانی حیزبەکان بەڵام لە کاتێکە کە حیزب لەسەر ئەساسی تێڕوانین و دامەزرا و بیر و بۆچوون دامەزرا ئەتر پەیوەست نایە بە تاکێکەوە بەڵێ کاریزما هەرە بێت کەسایەتیەکە بێت لە بواری فکریا زۆر گەشە سەردۆیە ڕەجولی ڕەشیدە بەڵێ کەسایەتیەکە بێت بۆ نمونە لە بواری داراییە زۆر بەتوانە بێت کەسایەتیەکە بێت لە بواری جەماوەریە کەسایەتیەکە بێت لە بواری ئیعلامیە طبعاً کاریزما کەس ناتوانێت ئەستێری بگوژێنێتەوە بەڵام چییە ئێمە ئەگەر بێت و سیستەمی حیزبیەکان بە شێوازێک دامەزرێت کە پەیوەست نەوێ بە کاریزماکەوە ئەگینا هەموو حیزب پێویستی بە کاریزما هەیە هەموو حیزب ئەتوانێت سوود لە کاریزماکە زۆر باشە مامۆستا کۆتا پرسیارم بۆ مامۆستا ئارام خاتر وەکو خۆی هەڵمەوە وەکو سیاسەتکارێک وەکو سیاسەتمەدارێک وەکو کەسێکی ئاگا کە زۆرێک لە تەمەنی لە بوعدی سیاسیا مەسەلەن بەسەر بردووەوە ململانەی سیاسی و کاری سیاسی کردووە وەکو مامۆستا ئارام قادر چەند قەناعەتت مەسەلەن بە مەجالی سیاسی ماوە باوەڕ وایە سیاست بۆ ئەم کۆمەڵگایە بێتە فریادە ڕز و ئەگەر سیاسەتیش مەسەلەن بۆ منە گونجاو بێ مەسەلەن بۆ منە تۆخوەتی یا ببینەوە بە ئاوا بڵێن مامۆستا ئارام قادر چ سیاسەتێک هەڵە بژێت طبعا قەناعەتی ئەمڕۆم لە قەناعەتی ساڵی پێشێستر چڕتر و بەهێزترە لە ڕووی کاری سیاسیەوە و قەناعەتم وایە ئەگەر بێت و ئێمە چونکە سیاست بەشێکی دانەبراوە چ وەک کەسێکی ئیسلامی کە باوەڕم وایە ئاعتیادی ئەبێ ئێمە کاری سیاسی بکەین و ئەبێ ممارەسەی کاری سیاسیش بکەین چ وەک کوردێک لە ناو هەرێمی کوردستانە پێویستمان لە سیاست دەبێت سیاست هیچ کارێک ناڕوە ئەوە خاڵ یەکەم بەڵام ئەوەی کە من ئێستا باوەڕم پێێتی ئەویش ئەوەیە کە ئەبێ ئێمە ئەم قۆناغەمان بگوازنەوە بە قۆناغێکی تازە و ئەبێ جورئەتمان هەبێ کە ئێمە بڵین ئەم قۆناغەمان تێپەڕاند ئەم قۆناغە کۆتایی پێ هاتووە پێویستە بگۆن قۆناغێکی تازە و ئەوەش نەعیبەیە بەڵکو احتیاجی سەربەرزیە وەشکۆمەندیە کە ئێمە بڵین لە قۆناغەکانی ڕابردووە کۆمەڵێک هەڵە و کەم و کورتیمان هەبووە لە کاتێکدا کە ئێمە ئەڵین بە ئەم قۆناغە بگوازینەوە بەمعنای ئەوە نییە ئێمە کاریزما و سەرکردەکانی پێشوو یاخود ئیشەکانی پێشوو زەربی سفرەکەین بە پێچەوانەوە ئێمە ئەوەی کە لە پێشووا کراوە جێگەی شانازیە جێگەی دەستخۆشیە دڵیشمان پێخۆشە و ئەو وەزع بووە ئێمە گیانتە ئەم قۆناغە بەڵام نابێ ئێمە لە یەک قۆناغا لە یەک ئاستا بمێنینەوە بەردەوام لەبەر ئەوە من بە ئەو پڕی ئومێدەوە بە ئەو پڕی هیواوە ئێستا ئەژیم لە کاری سیاسیە و ئومێد و هیواشم زۆر بە هەرێمی کوردستان بۆ چونکە ئەگەر بێت و حیزبەکانیش نەک هەموو حیزبەکان بەڵکو کۆمەڵێک لە سەرکردەکانیش بەرنامەی ئەوەیان نەبێ نەیانەوێت یاخود ئەو گۆڕانکاریە بکەن ئەو گۆڕانکاری هەریەتە دی و ئەو گۆڕانکاری هەر بەرپا ئەبێ بۆ چونکە گۆڕانکاری شەپۆلێکە یەت بەڵێ لەسەر کەس ناوەستێ منیش نەیکەم خەڵکی تریژ ئەیکا ئێستاش نەکرێ ماوەیەکی ئەکرێ لەبەرەوە ئەو گۆڕانکاریانە چۆن سیاست زەڕورە گۆڕانکاریەکانیش زەڕورە بۆ ژیان بۆ حیزب بۆ کاروباری هەموو وڵاتێک بە تایبەتی هەرێمی کوردستان هەرێمی کوردستانیش بە تایبەتی لەم قۆناغا کە مەترسی دارترین قۆناغی هەرێمی کوردستانە پیاتی ئەپەڕێ لە ڕووی سیاسیەوە لە ڕووی ئابووریەوە لە هەموو قۆناغێک زیاتر زەڕورە ئەو حیزبەی کە ئەو قۆناغە تەبەنی ئەکا ئەوێ قۆناغی خۆی بگوێتەوە بۆ قۆناغی تر و ئەتوانێت ئەو مەشغەڵە هەڵگرێ بەڕاستی سەروەری بۆ خۆی بۆ ئایدۆلۆژیاکەی بۆ مێژووی خۆشی تۆمارەکەت زۆر سپاس بۆ بەڕێز مامۆستا ئارام قادر ئەندامی پەرلەمانی خولی ڕابردوو
سپاس دەکەین کە لە ستۆدیۆی بەرنامە ڕوانگە ئامادە بوو و پرسیارەکانی ئێمە دەوڵامدایەوە. سپاس بۆ بەڕێزیشتان. بەڵە خۆشەویستان لێرەوە بەم شێوەیە گەشتینە کۆتایی بەرنامەی ئەمجارەمان پرۆگرامی ئەمجارەمان تاکو بە گەشتنەوەیکی تر و ڕوانگەیەکی تر هەمووتان بەخوای گەورە ئەسپێرم خواتان لەگەڵ.